سير رحمي خواكە سەیری میهرەبانی خواکە بەرامبەر ئێمەی تاوانبار. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە و لە صحیح جامع صغیر هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسانێکی گوناهبار یاواتە کاتێک کە گوناهێ دەکەی تاوانێک دەکەی ئەبێ مەلایکەی لای چەپت بینووسێ، بەڵام خوای گەورە ئەوەنە بە ڕەحمە بە مەلایکەی لە ڕاستی فەرمووە هەر کەسێ چاکەی کرد یەکسەر بینووسە فەوری تاخیری مەکە، بەڵام بە مەلایکەی چەپی فەرموو بۆ هەموو مرۆڤێک. ئەی مەلایکەی لای چەپ کاتێک کە بەندەکەم گوناه و تاوانی کرد 6 سەعات لەسەری بۆستە، 6 کات 6 زەمان یەکسەر گوناهەکە مەنووسە. ئەگەر فإن ندم واستغفر الله منها، ئەگەر لەو 6 سەعات و لەو ماوە زۆرەدا گوناهێکت کرد بەس حەقی خوا نەک حەقی خەڵک، نەک بوهتانێکت بۆ کەسێک کرد بێ، نەک بڕێ سحرێ بکەیت و بێتەوە لە 6 سەعاتەکە تۆ بکەیت، نا حەقی خوا نەک حەقی خەڵک. لەو 6 سەعاتەدا لەو مەسافە زۆرەدا ئەگەر پەشیمان بوویتەوە لە گوناه و لە تاوانەکەت و تۆبەت کرد و داوت کرد خوایە گیان لێم خۆش بە ئەستەغفیر الله، خوایە من گوناهێکم کرد و داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر لەو 6 سەعات و لەو 6 کات و زەمانەدا پەشیمان بوویتەوە تۆبەت کرد و داوای لێ خۆشبوونت لە خوا کرد، ئەو گوناهی کە کردوتە چەند گوناهێکە ڕێک مەلایکەکە فڕێدا ئەلقاها فڕێ ئەدا و ناینووسێت. ئەگەر تۆبەش نەکەی ئەوەنە دڵڕەقبی نەڵێ خوایە لێم خۆش بە، ئەو جای یەک گوناه و تاوان دەنووسی یەک، بەڵام چاکە جاری وایە یەک بە 10 یەک بە 700 یەک بە 1000 بەرەو ژوور، بەڵام تاوان یەک بە یەک. یەک زینات کرد بێ ناکرێ بە 2 زینا لەسەرت، ئیلا مەگەر پەنا بەخوا کەسێ لەگەڵ دراوسەی خۆی بکە ئەوە تاوانەکەی گەورەتر لە قیامەت سزا دەدرێت، یا دزی لە دراوسەی خۆی بکە. ئەگینا تاوانەکان هەمووی دینارێکە دزیوە هەر دینارێ دەنووسرێ، فلستێک سنتێکی بۆ زیاد ناکرێت دۆلارەکە دینارەکە کە دزیوتە پەنا بەخوای گەورە. بۆیە ئەو ڕەحمی خوایە کەواتە گوناه و تاوان دەکەین ڕۆژانە ئێمە، چونکە مەلایکە نین. هەر کاتێک گوناهێکت کرد هەر کاتێک تاوانێکت کرد پێش ئەوەی لەسەرە بنووسێ لە ماوەی ئەم 5-6 سەعاتە ئەم 6 سەعاتە ئەم 6 زەمان و کاتە یەکسەر بڵێ خوایە تۆبە خوایە لێم خۆش بە. ئەگەر ملیۆنەها جار بڵێ خوایە لێم خۆش بە خوا لێت خۆشە بێ، ئەگەر بە ملیارەها جار بڵێ. بۆیە هەوڵ بدەم مەهێڵە بینووسێ مەلایکە بە ئیزنی خوا بڵێ خوایە لێم خۆش بە ئەستەغفیر الله ئەستەغفیر الله، خوایە داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. بەخوا گەورە دەبی بۆ لای خوا گەورە، بەوە لای خوا گەورە دەبی، بەڕێز دەبی، گوناهەکەیشت کە کردوتە ڕێک فڕێ ئەدا مەلایکە سەلامی خوای لەسەر بێ لەسەرتی نانووسێت، لە قیامەتیش نایبینیتەوە. و ئەستەغفیر اللهش دەکەی گوناهەکەیشت دەڕوا خێر و چاکەشت دەست دەکەوێت. بۆیە ئەگەمە لە خۆمان بێ لە کۆتاییدا دەڵێم چاودێریەکی چڕی زۆر بەهێزمان لەسەرە، خوای گەورە ئاگاری ناو دڵەکانمان هەیە، پاشان مەلایکە بە ڕێزەکان سەلامی خوایان لەسەر بێ ئاگان لە هەموو شتێکی ئێمە هەیە، هەموو جوڵە و قسە و وتە و کردارێکی ئێمە هەیە. دەمی خۆمان بگرین ئاگامان لە دەمی خۆمان بێ، چونکە ئیمامی ئەوبەکر ڕەزای خوا لەبێ ئاوا زمانی خۆی ڕادەکێشا دەیفەرموو ئەمە من بە هیلاک دەدا، ئەمە من دەباتە ناو جەهەنەمەوە، ئەم زمانە بەرەو جەهەنەمم دەبات ئەگەر ڕێگای خوای پێ نەگرم، ئەگەر بۆ خوا بەکاری نەهێنم.